یاساکی فیدرالی محکمەی فیدرالی کە دەری کردووە خۆی پێشووتریش ئەو یاسای هەر دەرکرابوو ئەم هەرایە لە کێوە دروست بوو لە محکمەی هەڵەبجە کە تانە درا لە قەرارێکی حاکمی هەڵەبجە ئەگین وەکوتر پێشووتر هەرێم لەبەرەوەی خۆی پەرلەمانی خۆی هەیە ساحێبی بڕیاری خۆیەتی لەبەرەوە ئەمان پێشتر تەنفیزیان نەکردبوو ئێسش هەرێم خۆی سەرپشکن لەوەی تەنفیزیەکەن یا تەنفیزی ناکەن حاکمەکانی چکە یەکێک لە دادگاکانی هەڵەبجەکە دادگای شەرعی بوو لەوێ ئەو بڕیارە دەرچوو تانە لەو بڕیارە درا کە لەو محکمەیە دەرچوو ئەم هەرایە لەوە دروست بوو بەس خودی ئاەتەکە ئێمە بڵین چ شتێک تەطبیقەکەین خودی ئاەتەکە ئەڵێ پیاوێک بۆی هەیە 4 ژن بێنێ بەڵام ئاەتەکە ئەڵێ چی ئەڵێ بۆت هەیە 4 ژن بێنی لە بەڵام ئەبێ بە یەکسان بی لەگەڵ هەمویانە یعنی ئەو بەڵامە لە دوای ئەوەوە ئایا تۆ کە ژنەکەت هێنا یەکسانی لەگەڵ هەمویانە وەکو یەک تعاملیان لەگەڵەکەی ئەمە مەلبەسە مەسکەنە بڵین ئەدەواتی طبیە مەسروفاتی تر ئەم شتانە هەمووی جلوبەرگە ئایا هەمووی وەکو یەک سیرەکە یا هەیە نەخێر کە ژنی یەکەم ئەهێنێ ئەو حەقەنایە بە ژنی دوو هەمیش خۆی لە دوای ئەوە ژن بۆی هەیە ئەتوانێ بەیەکێ لە ئەسبابەکانی زەرەر داینێت ئەگەر باش نەبێ بۆی ئەگەر وەکو ئەوی تر تعاملی لەگەڵ نەکە ئەگەر وەکو ئەوی تر هەڵسوکەوتی لەگەڵ نەکات ئەزانی چی تۆ یاسایە دەمێکە دەرچە خۆ نەبێ ئێستا پێشووتر ژنی دووەم هێنراوە خەڵک تۆ لە کوێ ناوێتی هەرێم ڕێی پێنەوە بە هیچ شێوەیەک کە ژنی دووەم مارە بکرێ ئیلان ئەبێ موافقە لە ژنی یەکەم وەربگیرێ باشە یا ئەوە تا تەقریرێکی طبیە بێ کە ئەم ژنە ناتوانێت لەگەڵ ئەم پیاوەیە ئەم پیاوە ناتوانێت ئیدانە بە حیاتی زەوجی با لەگەڵ ئەم ژنەیە بە هەچ هۆکارێک بێت کە بسەلمێنرێ بۆ دادگا بەڵام پیاوانی ئێمە زۆربەی زۆری چون لە جنوب هێنایەنە بۆ نمونە لە کەرکک مارە کراوە لە خانەقین مارەکرا لە ناوچەدا بڕێنراوەکان زۆربەی زۆری عەقدی زەواج هەیە کە پیاوی دوم هەستاوە بە دزی و کڕێتی لەبەر ئەوە دادگای ئێمەش نابێت تەزاڕوو بکە بڵین دوو بڕیار تەزاڕوو بکە یعنی ئێستا بڕیارێکی محکمەی فیدرالی هەیە دەرچووە ئەکرێت هەرێم بڵێ سەنەدێکی ڕسمیە ئەکرێت هەرێم بڵێ من ئەو سەنەدەکە ئیخاتە ڕوو بڵێ ئەوە تا من سەنەدێکی ڕسمی هێناوە تۆ پابند نابی ئەبێت تۆ هەڵی بۆشین تۆ حاکم بڵێ هەڵی وەشێنمەوە نە لەبەر ئەوە ئیلان و بیلان ئەبێ قەرارێک دەرچێت متەفەق بێ ئەگەر قەرارەکەش دەرنەچێت هەرێم خۆی حڕە لەوەی حاکمەکانی هەرێم ئەم بڕیارە پێشێل ئەکەن یان نەخێر ئەم بڕیارە پەسەند دەکەن وڵای وەکو کەم و کورتی ئێستا بۆ نمونە ئەو یاسایە کە دەرچووە بڵین ئەوەی ڕوون نەکرێتە ئەو لایەنە ئایا ئەم ژنە ئەتوانێت بە چ شتێک دانیشێت دوایی داوا بکات بۆی ئەم هەرایی لەسەر دروست بێتەوە چکە خەڵک ئەو عیلمەی نییە بەڵام ئێمە ئەزانین کە تۆ دوایی ئەتوانی بە زەرەر بیکەی ئایا وەکو نەخۆشی دەرونی لەگەڵ تۆی هەڵەسێ و دانیشێت تۆی ئیهمال کردووە یا ئایا مەسروفاتە ناکە بەو چاوە سیرە ناکە بوو یەکسان نییە لە بینتانە دوای ئەتوانی چکە ئەسبابەکانی زەرەر زۆرن لە ئەحوال شخصیە ئێمە کۆمەڵگەیەکی هۆشیارمان نییە هەر بۆ نمونە لەسەر ئەم فۆزایی کە دروست بوو لەسەر ئەو بڕیارەی حاکم باشە بڕیارێکی یعنی تانە لە بڕیاری حاکمێک درا ئەجین وەکو محکەمەکان هیچ ئەشکالێکیان نییە و زائیدن محکەمەکانی تر هیچی جێبەجێ ئەمەیان نەکڕە بەڵام تۆ کۆمەلگا لە چ ڕێکە هۆشیار کرێ یەکەم شت میدیایە میدیا بێ ئیش لەسەر ئەمەکە باشە ئافرەتی وامانەیە ئەسڵەن هەر خۆی حەز ناکات زەواجکە یعنی خۆی حەزی لێی نییە بچێتە ژیانی هاوسەرێتیەوە ئەو نە سەرقاڵ بێ بە دنیا و مەشاکلوینە یعنی ئێمە کۆمەلگاکە وای لێ هاتووە یەکێک شووناکە ئەوڵێ بۆ نەوکر ئەوڵێ بۆچی بۆ وا لە ئافرەتەکە دوایی کە ئەکەوێتە مەرحەلەیەکەوە سنێکەوە مەجبوری جاری وایە ئەچێ سەر بە هەوێشتوەکە ئەگین هیچ کەس مەجبور نییە و هەموو کەسیش کاملە خوا ئەڵێ وەقت بڵین ئەوەی کە دروستی کردووە من ئەحسن تەقویم یعنی ئینسانی بە جوانترین شێوە دروست کردووە ئێمە خۆمانی ناڕازین لە خۆمانی خۆمان بە کەم و کورتی لەوە ئەبینینەوە ئەگین بابین ئێمە کۆمەلگا هەم لەلایەن دایک و باوک و لەلایەن خێزانەکانەوە کچەکان وا تێبگەن کە ئەگەر قسمەتیشی نەکرێتەوە ئەمە مانای ئەوە نیە کە ئەمە زەعیفە مانای ئەوە نییە کە ئەمە دواکەوتوە مانای ئەوە نییە کە ئەمە بڵێن ئەمە کچێکی بەتەمە نەماوەتەوە و زائیدن سۆسیال میدیا پێویستە زۆر بە ڕوونی ئیشکار لەسەر ئەمانە ئێمە سۆسیال میدیا زۆر کەم باز لە مرۆوەکە زۆر کەم زۆربەی زۆری خیانەت زەوجیەکە ئیکەن ژن نایەنەوە بۆ کات بەسەربردنە و ئەمەش یەکێکە لە ئەسبابەکانی جیابوونەوە چکە تۆ حربی نەفسیە لەگەڵ ئەو ژنەیە ئەیکەی بەڕاستی من هەم بووە ئەڵێ من نامم پێگرتووە من شەودرن هەستاوم گوێم لە قسەکان بووە من ڕسمم بینیوە یعنی زۆربەی زۆری ئەسبابەکان ئەوەن ژنی دووەمی ژەیە بەس
کەمترە چکە بۆ زۆربەی زۆریکە ئەو ساعتون ئێمە حکوومەتی ئێمە ڕێنایی هەرێب باشە چکە خاوەنی شەرعێتی خۆمانی خاوەنی پەرلەمانی خۆمانین هیچ دادگایەک ئەمەی پێ قبول نەبووە یعنی هیچ دادگایەک نەهاتووە ژنی بڵین پیا و کە ژنی دووەم بێنێتەوە بۆی ئیمزا بکە لە شەرعی هیچ کاتێک ڕێبەوە نەدراوە هەستاوە لە جنوب هێنایەتی مادەم بە دزی و هێنایەتی ژنی یەکەمی نەیزانیەوە بەم شتە وڵا ڕێی خۆش کردەوە زۆربەی زۆری پیاوەکانە چن شتیواکەن ئێمە هەمانە ئەیناسین کە ژنی دووەمی هێناوە و ژنی یەکەم نازانێت باشە هەشمانە لەناو تۆزێ عورفی ئێمە ژنی دووەم تۆزێ ئەوە نییە بڵێ زۆر بێ وەکو عەرەب لەناو عەرەبا زۆر بەربڵاوە ئەم شتە و سیاسیەکانی ئەوێ بۆ مەساڵحی خۆیان دەریان کردەوە ئەم شتە لە مەساڵحی خۆیانە شیعەیەک بووی هەیە بزانە چەند ژن بێنێ وڵای هەیەە سەشی هێناوە چکە ئەیهێنێت بە سیغەیە بە هەرچیەک بێ ئەیهێنێت و دوای ئەوە لی جیابێتەوە وڵای جارێ ئێمە پێویستە خۆمان لەناو خۆمانە یەکبین باشە وەکو ڕێکخراوەکانی ژنان ئەمە دانیشن هەموو قسەی لەسەرکەن و زائیدەن سیمینار بکەن بۆ مجتمع بۆ کۆمەلگا سیمینارکەن بێن ئەو خەڵکە هۆشیار بکرێتەوە لەوەی کە یەک بن کە لە پشتی یەک بن کە دانەنیشن ئەو سەر بە وشو بکەوە سەر ئێستا لەم هەفتەی پێشوە ئافرەتێک هاو ئەڵێ من حەزەکەم ڕەفیقەکەی خۆمی ببێ ئەڵم دوایی ئەمە مشکلێت بۆ دروستەکە لە پاش ڕۆژە ئێستا نییە ئەڵێ منە حەزەکەم بەڵام دوایی بیر ئەکاتەوە پێویستە بەمە ئافرەت هۆشیار بکرێتەوە کە تا چ ڕادەیەک زەرری هەیە تا چ ڕادەیەک ئیسفادەی هەیە ئەمە بۆ ئافرەتەکە کە بیر لەوە کاتەوە حەزەکە بێنێ بۆ مێردەکەی یعنی ئێمە پێویستە هەم خێزانەکان هەم سۆسیال میدیا هەم ڕێکخراوەکان هەم حکومەت خۆی یعنی ئەم شتانە کۆمەلگا هۆشیارگا بەس حکومەت لە کێ پێک دێ زۆرینەی نێرینەیە کەواتە ئێمە ڕێکخراوەکان کە زۆربەی مینەیە پێی هەڵساوین ئەمانە هەستین یەکبین لەسەر ئەمە ئیشکەین ئەمە باشتە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا